بێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ من ئەمڕۆ زۆر دڵخۆشم کە لە بەرنمەیەکی تازە و لە گوندێکی نوێ هاتوومەتە خزمەتی ئێوە. پێم بڵێن ئەمڕۆ ئێمە لە گوندی کوێی؟ گوندی سوورەقەڵات. سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای ماوەت سەر بە پارێزگای کوێیە؟ یان چۆ بڵێ قایم بۆ خۆتان. ناڵەکان پێتان خۆش هاتوون بۆ گوندەکەیەوە؟ منیش زۆرم پێخۆشە. حەزەکەن سەرەتا چیرۆکێکتان بۆ بگێڕمەوە؟ باشە چیرۆکێکتان بۆ گێڕمەوە بەڵامە بێ بە عەقڵی دانیشن. دوایەوە ئێمە لاتان و هەنێک گفتوگۆکەین لەسەر گوندەکەتان. باشە؟ چیرۆکێکەمان ناوی کیسەڵە بچکۆلە. لە نێو دارستانێکە کۆمەڵێکی ساڵ بە ئارامی ئەژیان. لەسەر خۆ ئەهاتن و ئەچوون و زیانیان بۆی شتێک نەبوو. لە ناویانە کیسەڵێکی بچکۆلا هەبوو. ئارەزووی ئەکرد دەرەوەی دارستانەکە ببینێ. ڕۆژێکیان ئارەزووەکەی ئەکاتە کردار و ئەچێتە دەرەوەی دارستانەکە. یەکەم شت کەروێشکێکی بینی کە چالاکانەیەت و ئەچێت و هەڵبەز و دابەزەکە. کیسەڵەکە بەخۆی ئەڵێ خۆزگە وەکو ئەو بوومایە، بەڵام ئەو قاوغی سەر پشتم ڕێگرە، پێویستە خۆمی لێ ڕزگارکەم. کیسەڵە بچکۆلەکەیەتە ناو دارستانەکە و بە دایکی ئەڵێ دایە ئەمڕۆ چوومە دەرەوەی دارستان تا زیاتر ببینم. ئێستا ئەمەوێ ئەم قەپاقەی پشتم لێ بکەمەوە فڕێ یەم و ژیانم بگۆڕم. دایکی ئەڵێ کارێکی باشی کرد کە چوویتە دەرەوە، بەڵام بیر لەوە نەکەیتەوە قاوغەکەی پشت لێ بکەیتەوە. ئێمە ناتوانین بەبێ قاوغ بژین. ئەم ماڵە لە سەرما و گەرما و مەترسیەکانەمان پارێزەیە. کیسەڵەکە گوێی بە ئامۆژگارێکی دایکی نایەت و بڕیاری خۆی ئەیە. بەچکە کیسەڵەکە چێتە ناو دارەوە و قاوغەکە لە دارەکان گیرەکە. دواتر خۆی ڕاپسکێنێت و قاوغەکە لە پشتی لیەکاتەوە. ئەو کاتە هەستەکە لەشی سووکتر بووە، بۆیە وەکو کەروێشک باز ئەیا و ڕاکە، بەڵام لەشی نەرم و ناسکەکەی بەردار و بەردەکەوێ، مێر و لە بەسەریا هەڵەگەڕێت و گازی لێگرن. بەچکە کیسەڵەکە ئازاری زۆری پێگە. لەو کاتەیە کەروێشکەکە بینێتەوە و داوای لێکە کە یارمەتی بات و ئازارەکەی کەم کاتەوە. کەروێشکەکە لێ پرسێ ئەیکوا ماڵێکی سەرپشتێ؟ کیسەڵەکە ئەڵێ فرێممە، چونکە ڕێگر بوو لەوەی بتوانم وەکو تۆ ڕابکەم، تکایە یارمەتیم بە. کەروێشکەکە ئەڵێ من ئیرەی و پێبم کە خاوەنی ماڵێکی وای، من کە ژیان مەکەوێتە مەترسیەوە بێ بە خێرایی ڕاکەم و خۆم بشارمەوە، بۆیە سروش لە سوکی پێبەخشی و بەڵام تۆ قاوغەکە و ئەو پارێزیە، بۆیە پێویست بە ڕاکردن نییە. پێویستە هەمومان بەو شێوەیە خۆمان بپارێزین کە سروش بۆی دروست کردوین. بەچکە کیسەڵەکە لە دڵەوە سوپاسی کەروێشکەکە ئاکات و قاوغەکەی کاتەوە سەر پشتی خۆی. دواتر لەسەر خۆ چێتەوە لای دایک و باسی ئەو بابەتەی بۆکە کە چۆن بڕیارێکی هەڵی یاوە و دواتریش پەندی لێوەرگرتووە. چیرۆکێکم خۆش بوو؟ کەواتە یەک چەپڵی قایم بۆ خۆتان. یوزەرسیف چۆنی؟ ئەحواڵت چۆنە؟ باش. یوزەرسیف لە پۆلی چەنی؟ سێ. لە پۆلی سێ. ئەی ئافەری یوزەرسیف تۆ بەرنامەکانی منەبینی کە ئاچم بۆ گوندەکان؟ بەڵێ. ئەی باشە بزان مەزایی چ گوندێکی پێخۆشە لەوانەی کە چوو؟ هەرمیە. هەر هەمووی؟ بەڵێ. ئەی ئافەری ڕاستەکە هەموو گوندەکانی کوردستان بەبێ جیاوازی خۆشن، لەبەرەوەی هەمووی سروشتێکی جوان و پاکی هەیە، هەمووی مناڵان لەوێ خزمەت بە گوندەکەیانەکان هەمویان خەریکی خوێندنن، وایە؟ وایە. ئافەری یوزەرسیف گۆرانیە زانی؟ بەڵێ. ئەی گۆرانیەکم بۆ بڵێ. وایە وڵتەنەوەکەی چەند دڵگیر و شیرینە، لەشی خۆش و ڕانگینە، ئایکە و سەرەخەی خەڵکی گاوهەرە، خەڵکی گەوهەرە پڕ لە گوڵ و ناسینە. ئافەرین یەک چەپڵێکانی بۆ لێبە. ئیمان چۆنی؟ باش. ئەحواڵت چۆنە؟ وەڵا باش. ئیمان لە پۆلی چەنی؟ سێ بنەڕەتی. ئیمان گیان؟ بەڵێ. باشە لە گوندەکەی ئێوە ئاژەڵداریەکان؟ بەڵێ. چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن؟ مانگا. مانگا. باشە مانگا هێلکاکە یان شیری هەیە؟ شیری هەیە. شیر؟
ئەی ئافرین ئەی باشە شیرەکەی چی لێکەن ئەکەین بە ماڵ ئەکەین بە دۆ ئەی دوای ئەوانە چی لێکەن ئەی فرۆشی ئەی فرۆشنەوە بەڵێ ئەیکەواتە بەشی فرۆشنەوەکە و بەشی خۆشتانەکە بەڵێ زۆر باشە هەر بژی ئیمانجان بەڵێ گۆرانی ێزانی بەڵێ گۆرانێکم بۆ بڵێتەی یەک تەنها خوددایە دوو بە بەودایە سێ خوشک و بێراکانم چەر هاوڕێکانم پێزبووناکانی ئیسلام شەش کاتی لاخە و هەستان حەو بۆ نانی بەیانیان هەژبارە قوتابخانەمان نۆ دەستپێکیوانەکان دە هەوڵا بەخشراوەکان ئەوانەی کا پێغەمبەرمان مژدەی بەهەشتی پێدان ئافرین یەک چەمڵێ قایمی بۆ لەبەر هەر بژی دەست خۆش ئیمانجان سایە بەڵێ چۆنی باش ئەی ئافری سایەکیان سایە بەڵێ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ زۆر باشە سایە بەڵێ باشە ئێوە لە گوندەکەتانە کشت و کاڵەکان بەڵێ چ کشت و کاڵەکەکان کولەکە کولەکە یعنی سوورە قەڵات کولەکەکەی خۆشە بەڵێ بە کولەکە مەشهورە بەڵێ باشە کولەکە لە چ وەرزێکە ئەچێنن بەها لە وەرزی بارە ئافرین هەر بژی باشە سایە پێم بڵێ تۆ حەز لە وێنە کێشانە بەڵێ مامۆسای وێنە کێشادانەیە لێرە بەڵێ حەزت لە وێنەی چێ زیاتر کێشی خانوو خانوو ئەی ئافرین هەر بژی یەک جەمڵی قای بۆ سایەکیان مەنەسە چۆنی باشی باشی بەڵێ ئافرین مەنەسەگیان ناوێکی زۆر خۆشی شەیە زانی بەڵێ مەنەسە بەڵێ لە پۆلی چەنی لە پۆلی پێنجی بنەڕەتیم ئەی ئافرین هەر بژیت مەنەسە بەڵێ باشە لە گوندەکەی ئێوە قوتابخانە تا پۆلی چەنی تایە تاکو دوانزەی تیا تا پۆلی دوانزە بەڵێ واتە پێویستان بەوە نییە بچن بۆ گوندێکی تر و لەوێ بخوێنن وایە بەڵێ باشە مەنەسە مناڵی گوندەکانی تریان بۆ گوندەکەیەوە بخوێنن نەخێر یعنی قوتابخانەکە مناڵەکانی گوندەکەی خۆتانی لێیە بەڵێ زۆر باشە ئافری مەنەسەگیان یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر ڕێیان بەڵێ چۆنی باش ئەحواڵت چۆنە لا باش تۆ باشی ئەرۆڵا ڕێیان بەڵێ ئەو تۆ لە پۆلی چەنی ڕادوو بنەڕەتی ئافرین هەر بژیت ڕێیان بەڵێ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی وڵا دکتۆر دکتۆر ئەی ئافرین هەر بژیت ئەی لە قوتابخانە زیرەکی ئەرۆڵا من دڵنیا تۆ زیرەکی لەبەرەوەی کە حەزت لێ بی بە دکتۆر بە دڵنیاییەوە وانەکانە باشە خوێنی وایە بەڵێ ئافرین ڕێیان بەڵێ گۆرانی ێزانی بەڵێ دە گۆرانیی خۆشم بۆ بڵێ من تۆلاکەم زۆر بچکۆلام بۆ یارمەتی هەمووان لێرام ئەلو بەڵێ فەرموو ئۆی داما و کچەکە دوم بوو باپا لەو بەخرای ئەگەڕم باوریای ئەمە لە تۆ فێر کوا کەروەش هۆ کەروەش کوا کەروەش ئەوتە دەزیمانەوە لەکوێ تۆلەکەم زۆر بچکۆلام بۆ یارمەتی هەمووان لێرام ئەلو باڵە فەرموو ئۆی داما و کوڕەکە دوم بوو باپا لەو بەخرای ئەگەڕم باوریای کواژی شک هۆژی شک کواژی شک ئەوتە دەزیمانەوە من تۆلەکەم زۆر بچکۆلام بۆ یارمەتی هەمووان لێرام ئەلو باڵە فەرموو ئۆی داما کچەکە دوم بوو باپا لەو بەخرای ئەگەڕم باوریای کواکی سەڵ هۆکی سەڵ کواکی ساڵ ئەوتە دەزیمانەوە من تۆلەکەم زۆر بچکۆلام بۆ یارمەتی هەمووان لێرام ئەلو باڵە فەرموو ئۆی داما کوڕەکە دوم بوو باپا لەو بەخرای ئەگەڕم باوریای ئافرین یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر ڕێیان بەڵێ ئەم گۆرانی خۆشە لەکیەوە فێر بووی وڵات لەویتو بۆ ئافری ڕێیانجان زۆر گرنگە مناڵان کاتێکە یوتوب و ئامێرە ئەلکترۆنیەکانیان بەکارێنە بۆ شتی بەسوود بەکاری بێنن وەکو فێربوونی زمان فێربوونی گۆرانی بۆ وانەکان باشە بەڵێ یەک چەپڵێک قایم بۆ ڕێیە ڕاست بەڵێ چۆنی باش ئەحواڵت چۆنە باش هەر بژی ڕازێکیان ڕازە بەڵێ لە پۆلی چەنی پێنجی بنەڕەتی پێنجی بنەڕەتی زۆر باشە ئافرین
پێم خۆشە ئاوا بەردەوام وانەکانێ بە باشی بخوێنی ڕاست بەڵێ باشە پێم بڵێ تۆ لە کاروباری ناوماڵە هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ وەکو چیان بۆ یارمەتی داکردم لە ئیشەکانی ئافرین بانیاکی هەڵەسی لە خەو جێگاکی خۆم کۆکەیتەوە بەڵێ ئەیکەیتەوە لە قوتابخانە پۆشاکەکان نەخەیتەوە شوێنی خۆی بەڵێ ئافرین هەر بژی مناڵات پێویستە پاک و خاوێن بن هاوکاری خێزانەکانیان بکەن بۆ ئەوەی هیچ کاتێک ژوورەکانیان پەرش و بڵاو نەبێت و خێزانەکانیشیان مادوو نەبێت باشە بەڵێ ئافرین یەک چەپڵێک قایم بۆ ڕاست هەر بژی ژینە بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ ئەی ئافری ژینەگیان ژینە بەڵێ ئەو تۆ چوویتەتە قوتابخانە ئەی لە لە ماڵەوەی باخچەم لە باخچەی بەڵێ یعنی گوندەکەتان باخچەی لێە بەڵێ هەر زۆر باشە ئافری ژینە بەڵێ لە باخچە فێری ژمارەکانیان کردووی بەڵێ ئەی ئادی بزان مەزانی هەتا دەم بۆ ببژێری 1 2 3 4 5 6 7 9 ئەی ئافرین هەر بژیت باشە ژینە لە قوتابخانە لە باخچە فێری گۆرانیان کردووی بەڵێ ئادی چ گۆرانێکی خۆشە زانی وەی دانم وەی دانم دانم دەشە زۆر خراپ نازانم بۆ وای لێیان شیرینی جوسم خواردوە لە من پڕ میکرۆ بووە دانم دێشە زۆر خراپ نازانم بۆ وای لێیان شیرینی جوسم خواردوە لە من پڕ میکرۆ بووە من میکرۆبم چاوەکەم دانەکان کوور ئەەکەم کاتێک ئاخۆ شیرینی لادەم تا من ئابینی ئافرین هەر بژیت باشە پێم بڵێ ژینە حەزت لە قوتابخانەیە بەڵێ کەواتە تۆ ئەبێ کە چوویتە قوتابخانە وانەکانێ بە باشی بخوێنی ئەبێ شەو زوو بخەوی بۆی بانیا زوو وەستی باشە بەڵێ باش ئافرین یەک چەپڵێک قایم بۆ ژینەگیان لەوەن چۆنی باشی باشی بەڵێ لەوەن بەڵێ باشە تۆ لە پۆلی چەندی پێنج ئەی ئافرین هەر بژی لەوەنگیان لەوەن بەڵێ باشە ئەزانی واتای ناوی گوندی سوورە قەڵات لە چێواتوە بەڵێ ئادی پێم بڵێ خاکێکی سوورە پێکاتی خاکێکی سوورە قەڵایەکە بوو بەنێو قەڵایانەوە واتە خاکی ئێرە خۆڵەکەی سوورە بەڵێ قەڵایەکیشی لێ بەوە ناویان ناوە سوورە قەڵات وایە بەڵێ دوورە لێرەوە زۆر دوور نییە ئەتوانی بە پێ بچی بۆی ناتوانی ناتوانی بەڵێ ئافرین ئەی باشە تۆ چی سەردانی قەڵاکە بکەی نەخێت بۆ نازانم لە شوێمە ئافرین کەویستە بچیتە سەردانی قەڵاکە بێ لەگەڵ گەورەکانە بچی نابێ بە تەنیا دوورکەویتەوە لە گوندەکەتان باشە بەڵێ ئافرین لەوەن بەڵێ گۆرانێکم بۆ بڵێ دەی کوردستانی خۆش نیشتیمانی جوان تۆ قیبلی گاهی منی بێگومان چاوم پشکوتی شاخەکانتە فێری سەیرانی باخەکانتە دەنگی شمشاڵی شاعیرەکانتە زریق و باقی شوانەکانتە یەک چەپڵێک قای بۆ لەوەنگیان هەر بژی سەنا بەڵێ چۆنی باشی باشی باشم سەنا بەڵێ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئەی ئافرین هەر بژی سەنا بەڵێ باشە ئێوە لە کاتی پشوەکانە کاتەکانی خۆتان بە چیەوە بەسەرەبان ئاکە قوتابخانە نییە بۆ نمونە هاوینان چیەکەی سەیران سەیران ئەچی بۆ کێ بۆ سەیران بەو دەشتی باشە خۆشە لەو دەشتە سەیرانکەی بەڵێ ئافرین سەنا بەڵێ وەرانێکم بۆ بڵێ بەڵێ بە دەی لە ماڵی سمۆرە خانە تەقەی دەرگایە کێ ئەوە مندا پیرەم ڕۆڵە گیان بۆ مێناون کێکی جوان دەبی کێرەوە بە قوورە دەنگی تیارە هەی فێڵباس بڕۆڕێوی دەڵەکە باس داداکمان نێیاتەوە دەرگاکە ناکەینەوە ئافرین یەک چەپڵێک قاینی بۆ لێبەر مسلیم چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئافرین مسلیم جان مسلیم لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بڵێ ئافرین مسلیم بڵێ تۆ زیاتر چی یاریەکەکەی لەگەڵ هاوڕێکانتە دوگۆڵی دوو گۆڵی بڵێ لەکوێ یاریەکە ئەکرد ماڵی خۆمە ساحوشتی لێە نە لێ نییە هەر لە خۆڵەکەی یاریەکان بەڵێ داگاتان لە خۆتان بێ نەکەون دوایی زیاتان پێگا باشە بەڵێ ئافرین یەک چەپڵێ قایم بۆ مسلیم یامور بەڵێ چۆنی
والله باش ئەحواڵت چۆنە؟ والله باش یامور لە پۆلی چەنی؟ پێنج لە پۆلی پێنج ئافرین یامور بەڵێ باشە ئێرە زستانان ساردەیان گەرمە سارد ساردا؟ بەڵێ ئەی باشە بۆ سەرما و بۆ ئەوانە ئێمە ئەبێت دار ببرینەوە و سروشتی کوردستان تێک بین نەخێر ئافرین لەبەر ئەوەی ئەو کاتە سەوزایی نامێنێ ئۆکسجین نامێنێ ئێمە ناتوانین بچینە ژێردارەکان بۆ سەیران ناتوانین سروشتە جوانەکەی گوندەکان ببینین وایە؟ وای ئەی باشە چی بەو کەساناڵی کە دارە برنەوە ها پێیان ئەڵەم وا نەکەن گوندەکەمان تێگەچ هەر بژیت ئافرین یەکچە بڵێ قایمی بۆ لێبە محەممەد بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە تۆ چۆنی باش محەممەد لە پۆلی چەنی لە پۆلی چوار لە پۆلی چوار ئافرین محەممەد بەڵێ لە بیرکاریە زیرەکی بەڵێ باش پرسیارێکی لێکەم بە خێرایی وەڵام بەرەوە بەڵێ سێکەڕە حەوت چەنەکە سێکەڕە حەوت ئا بیست و یەک حەوت کەڕە سێ بیست و یەک بیست و یەک کەڕەتی دوو چل و دوو ئافرین یەکچە بڵێ قایمی بۆ لێبە هەردووشی محەممەد گیان ئافرین زانی خۆم خەریک و لێب تێک چێ چەپڵەیەکی قایمتری بۆ لێبەر ژیار بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە عیبم نییە ئافرین ژیار بەڵێ لە پۆلی چەنی شەشی بنەڕەتی شەشی بنەڕەتی ئافرین ژیار بەڵێ باشە کاتی بۆ قوتابخانە ئەو مناڵانی کە لە خۆ بچووکترن کە بێکەوە چم بۆ قوتابخانە ئەگەولیانە بێ بەڵێ ئافرین ئەگەولیان بێ لەبەرەوەی ئۆتۆمبیلەیە نەوەکو بە ڕێگایەکی ئەڵەیە بڕۆن پێویستە چاودێری ئەوانەکی کە لە خۆ مناڵترن ئەبێ ئەمیشە ڕێنماییان کەی باشە بەڵێ باش ئافرین ژیان بەڵێ گۆران ێزانی هۆنراوە دەبێ بڵێم ئەی چۆن باش دەنگ هۆراوەیەکم بۆ بڵێ بەیان ئەڵڵا هۆک بەرەم لە بانگانە تاریک و لێڵی بەری بەیانە مانگی بەجێما و لە سەفەری شەوزەردە لە ترسی قاس بە قاسپیکەوە ئەسێری مەغریب بۆ قەترەی ئەمە لە کەسوس ئەتێتە ناو بەفری سەرکەن ڕەڵەی ئەو بەری شاخ دەنگی زەنگ دێ لە شوێنی ڕاوکەر تەقەی تفەنگ دێوا بە تەواوی دنیا ڕووناکە هەر سەحری ڕووتا سروش ئێستاکە لە درێخەداش نەبای سەحر جموجۆڵێتی چەشنی سەودای سەر لەسەر جۆگەی ئاش قاز و مراوی چاوەڕێ ڕۆشن هەڵبێنێ چایی بەڵام تا خۆڵکی نەکات چێشتێکا و نادە دێ بشنگی هەتەم هەر بژی یەکچە بڵێ قایم بۆ ژیان ژیان دەست خۆش ئافرین مەنسا بەڵێ چۆنی باشم ئەحواڵت چۆنە مەنسا مەنسا بەڵێ منە خۆشەوێ بەڵێ ئەی حەزێکی ببین باوڕێ بەڵێ کەواتە ئەبێ هەموو ڕۆژێ تۆ کاتژمێر پێنج هەتاوەکو شەش سەیری ماوەی مناڵانی کورسانکەی باشە لەوێ منەبینی تەواری هاوڕێمە بینی کە بەرنمەیەکی ئەوە نەخۆشە ناوی گەشت و زانیاریە لەگەڵ هاوڕێکانی ئاچێتە ئەو شوێنانەی کە مناڵات دایەسانێت باش باش ئافرین یەکچە بڵێن قایم بۆ مانسا دێنێ بەڵێ چۆنی باشم باشی دێنێ بەڵێ لە پۆلی چەنی لە پۆلی دوو لە پۆلی دوو ئەی پار لە پۆلی چەند بووی یەک لە پۆلی یەک حەزی لە پۆلی یەکە یان لە پۆلی چوار چوار ئافرین ئەبێ مناڵ هەمیشە هەوڵ با بۆی بگا بە قۆناغەکانی سەر و خۆی وردە وردە خوێندن تەواوکە گرنگی با بە خوێندنەکەی بۆی بێ بە کەسێکی زۆر باش بۆ نیشتیمانەکەی باشە یاڵە بە ئەدی گۆرانێکم بۆ بڵێ دەی یەکتەنها خوددایە دوو بابە ودایە سێ قشک و بیراکانم چەند هاوڕێیەکانم ڕێندوکلەکانی ئیسلام شەش کاتی لاخەوەستان هەو بۆ نانی بێنێن هەژبار قوتابخانەمان نۆ دەستپێکی وانەکان داڕلا بەشلاوەکان ڕوانەی کە پێغەمبەرمە مژدەی باشتی پێداین ئافرین یەکچە بڵێ قایمی بۆ لێبە ئارش بەڵێ چۆنی ئەڵا باش باشی ئەوە دەنگ و باسە چۆنە ئەڵا باش ئارش بەڵێ لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک بەڵێ ئافرین ئارش بەڵێ. گۆرانی ێزانی ئەروەڵا ئەدی گۆرانێکم بۆ بڵێ سمارەیەک هاوڕێمە لە ناو پۆلیسدا پێما زۆر وریا بچووگە خزیلۆی سکسوگە پێمان دەڵێ وریا بن لە دەرسا زۆر ئازابن هەرجارە و بابەتێ جوان فێرمان دەکاپیتێ بەلاشە چەند بچووکە هێندە چارە چاپووکە سپاس بۆ تۆ هاوڕێجان خۆشمان دێز بۆچەوە یەکچە بڵێ قایمی بۆ لێبە ئەوین چۆنی ئەوین ئەساکۆ لێبوو ئارش باسی چ گۆرانیەکی کرد وتی سمۆرێ هاوڕێمە
بەڵێ جۆ لێ بوو باشە لە گوندەکەیەوە سمۆرەی لێ ها ناوەڵڵە لێی نییە ناوەڵڵە ئەی حەزت لە سمۆرەیە ناوەڵڵا هیچ لێ نییە ئەی سمۆرە چییە خوا وەڵا گوێست ئافرین هاڵێ گوێ زۆر خۆشە بۆ زستان هی زلزل بشارەوە بیخەکوونی دارەوە وایە باشە ئەوی لە پۆلی چەندی تۆ لە پۆلی دوو ئەی ئافرین ئەوی بەڵێ گۆرانیە زانی بەڵێ لە گۆرانێکە لە ماڵی سمۆرە خانە تەقەی دەرگایە لە ماڵی سمۆرە خانە تەقەی دەرگایە تەق 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 چێوە کەژارێکی لێ قوما مۆتافێ ئاو دندامە ئەتینە دیاخی گاوم دەنگە دیارەوەی سێڵباس ڕۆڕێوی گەڵەکە باس کاتێکمان نایەتەوە دەرگاکە ناکەینەوە ئافرین یاکسە بڵێ خاینی بۆ لێبەن ئەربژی ناڵەکان بەڕاستی من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵێوە لەبەرەوەی هەمووتان زانیاری باشتان نامێ گۆرانی خۆشخۆشیشتان بۆتە مەزانی ئەنجا ئێوان نزیکە بینەوە لە کۆتایی ساڵ وایە بەوی وایە بکە هەمووتان بە باشی وانەکانتان بخوێنن گوێ لە ڕێنماییەکانی خێزانەکانتان بگرن نەڕۆنە دەرەوە بە تەنیا ئەم ماوەیە ئەبێ بە وانە خوێندنەوە بەسەری بەرن باشە هەتا بەرنمەیەکی تر و کاتێکی تر خواتان لەگەڵ خوا حەفیز خواتان لەگەڵ